هاوڵاتیانی خۆشەویست دۆستانی کتێب بخوێنەوە ئەم کاتتان باش پێم خۆشە لە کورتە ڤیددیۆیەکدا بەرهەمێکی زۆر گرنگ و ناوازەی کتێبخانەی ئەحمەدی خانی لە شاری خۆشەویستی سۆرانتان پێ بناسێنم کە زنجیرەیەک چیرۆکی جیهانین لەلایەن هەردوو بەڕێزان دکتۆر لەزگین عەبدوڕەحمان و کاک ڕێباز مستەفا وەرگێڕدراونەتە سەر زمانی شیرینی کوردی و ئەوەی زۆر گرنگە لەو زنجیرە کتێبە ئەوەیە کە بە هەردوو شێوەزاری سۆرانی و بادینی چاپ کراون کامە من خۆم شخصی بە پرۆژەیەکی نەتەوەیی دەزانم بۆ بنیادنانی نەتەوە چونکە زمان یەکێک لە کۆڵەگە هەرە گرنگەکانی هەر نەتەوەیەکەوە ئێمەش تا ئێستا نەبوونێتە خاوەن زمانێکی ستاندارد بەخۆی زۆری ئاکسنت و زۆری دایلەکتەوە گە سەیری ئەم چیرۆکە بکەین چیرۆکی هەنسێڵ و گریتێڵ چیرۆکێکی زۆر بە ناوەندی ئینگلیزیە ئەوان وەریان جێڕاوەتە سەر زمانی کوردی و لەلایەک بە شێوەزاری سۆرانی لەلایەکی دیکە بە شێوەزاری بادینی نووسراوە ئەمانە ئەو چیرۆکانن کە لەسەر نووسراوە ئەفسانەی کۆن سۆرانی بادینی ئەردوو بە ڕێزان دکتۆر لەزگین و کاک ڕێباز ئامادەیان کردووە و کاک حەکیم و هاوکارەکانی لە ئەحمەدی خانی چاپیان کردووە لە کۆمەلگەی فەرهەنگی ئەحمەدی خانی کە لە شاری سۆران کەوتوتە بەرامبەر یاریگا و ژمارە تەلەفۆنەکەیان بەسەریوەیە ناو ڕۆژە لە خزمەتی کاک حەکیم بوو بەوردی باسی ئەو پرۆژە و بایەخی پرۆژەی ئاوامان کرد و بڕیارە لە ئایندێکی نێزیک ئەو بەرهەمانە لە مۆڵەکان زیاتر عرض بکرێن بۆ نرخەکەشی بڕیانە نرخێکی زۆر گونجاوێک کە هەر منداڵێک بتوانێت بۆ نمونە هەفتانە یەکێک لەو بەرهەمانە بۆ خۆی بکڕێ و من هانی تەوان داک و بابەکان دەدەم کە نەک تەنیا ئەو بەرهەمانە بکڕن بەڵکو لەگەڵیان بخوێننەوە و ڕۆژانەش ئەگەر بۆ نمونە منداڵەکانیان سۆرانی دەزانن یان بە شێوەزاری سۆرانی قسە دەکەن هەر ڕۆژانە هەندێک لە شێوەزاری یان وشەکانی شێوەزاری کرمانجی یان بادینی فێری منداڵەکانیان بکەن چونکە ئێمە یەک زمانمان هەیە هەموو ئەو وشانەی لە هەورامی و لە بادینی و لە سۆرانی و لە کرمانجی و لە زازا و لە شێوەزارەکان دیکە هەیە نیشانەی دەوڵەمەندی زمانی ئێمەیە و پێویستە بایەخی پێ بدەین تاوان من بە شەرمی نازانم کە ڕیکلام بۆ پرۆژەیە بکەم چووکۆکو باسم کرد خۆم بە پرۆژێکی نەتەوەیی دەزانم خۆم لە خزمەتی هەر کارێکم کە خزمەتی زمانی شیرینی کوردی و بنەماکانی دروست بوون و گەشەپێدانی نەتەوەیی بکە لە کوردستانی خۆشەویست بەرهەمەکە ئێستا لە سۆران ئامادەیە من هیوادارم کاک حەکیم و برادرەکانی دیکەی لە کۆمەلگەی فەرهەنگی ئەحمەدی خانی بتوانن لە ئایندێکی نێزیک ئەو بەرهەمە ناوازەیە بخەنە بازار بۆ ئەوەی دایکان و باوکانی خۆشەویست وردە بتوانن بۆ منداڵەکانیان بکڕن و منداڵە خۆشەویستەکانی کوردستانیش فێری زۆرترین وشەی هەردوو شێوەزارەکە بن بۆەوەی لە کاتی سەردان تووشی مشکلە نەبن لە تێگەشتنیان گفتوگۆکردن هەروە بۆ ئەوەی زمانیان پاراوە بێتەوە چەندی وشە بزانی خاوەن زمانێکی پارا و زمانێکی دەوڵەمەندی قسەکردنی هیوای کاتێکی خۆش بۆ هەمووان